ڕۆژی پێنجشەممە 13 تەمموز کۆتا وادەیە بۆ وەرگرتنی گەنمی جوتیارانی کوردستان لەلایەن سایلۆکانەوە. دیمەنی سەدان بار هەڵگرە کە سەرجەمیان گەنمە بە بڕوشت و دەرەجەیەکەکەی ناوچە جیاوازەکانی هەولێریان هەڵگرتووە. جوتیاران دەڵێن گەنمێکی زۆر و دەرەجەیەکمان هەیە، بەڵام تاکو ئێستا لە نیوەی کەمترمان لێوەرگیراوە. باسیش لەوە دەکەن ڕەسیدیان هەیە تاکو گەنم پێشکەش بە سایلۆکان بکەن، بەڵام لێیان وەرناگیرێت. جوتیارێکیش دەڵێت زێڕی هاوسەر و کچوو بووکم فرۆشتووە تاکو گەیشتومەتە ئەم بەرهەمە، گەر حکومەتیش لێمان وەرنەگرێت ئەوە مایە پووت دەمێنینەوە. ڕەسیدەکان لە کۆیە تەزبیت کراوە، لە هەریر تەزبیت کراوە، لە قوشتەپە تەزبیت کراوە، هەموو هاتی ئەلەکوانە هاتیمان لە سڕەماندانەیە. ئێستا کە مدیر سایلۆ دەرێت ئەمن 7,000 تەن مایە وەرگرم، بەس لە دەرێ ڕەنگە 10,000 تا 15,000 تەن گەنمی فەلاعی مای ڕەسیدەکەش لەکوان هەموو مەوجودە، هەمووش نوسخە ئەسلی ئەلێرکوانەیە. باشە گەنمەکەت کە لە چێن دەرێکە هاتیە دەبی لێ پێچینەوە لەگەم مدیر سایلۆ بکرێ برێ کاکە گەنمە لە چی هاتە سایلۆی بەناوی فەلاعی هاتێ کاکەوە گەنمە با دەستی بەسە دابژێت و گەنمی فەلاعەکەی بێت تەسمیل کرێ باشترە. من زێڕی بووکم فرۆشتووە، زێر خێزانم فرۆشتووە بۆ چیمیا بۆ سکرەی سەهارەی. ئێساش گەنمەکەم لێرێ ئەوە 10 ڕۆژە لە سرەیە دامناوە، جگە لەو 35,000 ڕۆژانە 150,000 دینار دێنەکرەی سەهارەی. باشە چمان بۆ دەمێنیتەوە فەردەی چیمیان بە 80,000 دیناری کڕێوە بە حاضر. ئایا چمان بۆ دەمێنێت چۆن ئێستا بیکەینەوە ئەو فەلاعەتی چۆن بکەینەوە نازانم لەکوێ پرسم و ئەزمە هەتا بڵێ شەڕە. بەڕاستی هەموومان سفر بووین تاو دەبێ بچینەوە ماڵە خۆ تاو. هەرچەندە وەزارەتی بازرگانی عێراق بۆ پڕکردنەوەی پێداویستە ناوخۆیەکان بڕیاریدا کە هەموو گەنمی جوتیاران وەربگرێت جا هەرچەندێک بێت، بەڵام ئەوەی لە سایلۆی هەولێر و لە کوردستان دەبینرێت گەنمێکی یەکجار زۆر لە کوردستان ماوە کە جوتیاران بە 300,000 تەن گەنم دەیخەمڵێنن ماوەتەوە و حکوومەتیش لێیان وەرناگرێت و کاتی وەرگرتنیش کۆتایی هاتووە. ئەمە جوتیاری بەڕانەتینە سەر بەنا قەزای خەباتین. سڕی خەبات لە هەفتەی 6 دەستی پێ کرد، لە هەفتەی 6 دووسە قەلابە مینا تەسبین واکە 3 قەلاب بووە، زیاتر لە 600 دۆنم عەردی مەرکمان هەیە ئەمە کە یەک لۆری مامە قەلابەکمامە تا ئێستاکە هەر وەرەقەکەش دیار نەبوو. گوتمان کاکە لە قایمە هەدر لە قایمەیدان دراری نەشی دەخیندراوە، گوتی بۆ متەفەڕقە ئێستش ئەماوە دەرێ متفەڕقەی بەڕێ دەکەین بەرام هەتا ئێستاکە هەر دەرێ بە ئەوەی خۆیان بەڕێ دەکەن، ئەوە کۆیە هەریرە هەر ئەو دوێ بەڕێ دەکەن. گەنمەکی زۆر مایە هێشتان دەتانم برێم زیاتر لە 300,000 تەن مایە هێشتان گەنم لە کوردستان، بەڵام ئەک لەبەر دەرکەی سایلۆی ئێستا ئەوانی کە ڕەسیدیان داناوە زیاتر لە 150,000 تەن دەبیتن. بەپێی ئەو ڕەسیدێ با دەبوو گەنم هەموو چوو باژوورێ، ئەو ڕەسیدە هەمووی لە بەغداد لە سیدی دەراوە هاتوتەوە، هەمووی لە سیدیدا ینی لێ لە سەرعایە لە سیدیا. ئێستا لێرانان دەڵێن جێنە ماوە و ڕەسیدیش ماوە، ئەدی ئەو ڕەسیدە چۆن کراوە لە بەغدایە هەر ماوە ئێستا گەنممان لەسەر زەوی ڕۆکردووە لەوێ. داواکاریمان لە حکوومەتەوێ بۆمان زیاد کە ئەو گەنمەمانێ وەربگرێ و ساڵ. دوای 2 ساڵ لە وشکە ساڵی لە کوردستان و زیانمەندبوونی جوتیاران حکوومەتی عێراق بڕیاریدا ئەمساڵ سەرجەم بەرهەمی گەنمی جوتیارانی عێراق وەربگرێت، بەڵام ئەوەی ئەمڕۆ بینرا پێچەوانەی ئەو بڕیارە بوو. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.